هەڵگیرساندنی شۆڕش ئەیلول بۆ کوردستان بوو یاخود یەکێتی سۆڤیەت بۆ سەرقاڵکردنی جیهان هێزە کوردیەکانی بەکارهێنا. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت هەڵگیرساندنی شۆڕشی ئەیلول کێشەیەکی گەورەی دروست کرد. کێشەکە نەک تەنیا لە نێوان مەکتەبی سیاسی و بارزانیدا بوو بەڵکو لە ناو خودی بنەماڵەی بارزانیشدا بوو بە کێشە. شێخ ئەحمەد بارزانی براگەورەی مەلا موستەفا بارزانی سەرۆکی بزوتنەوەی کوردەکان جارێکی تر نامەیەکی بۆ قاسم ناردوو تێیدا سوێندی خوارد کە ئەو دڵسۆزی قاسمە و هیچ پەیوەندیەکی بەڕاپەڕینەکەوە نییە. پێکدادانێکی چڕوپڕ و ناڕێک و پێک لە ناوچەی بادیناندا ڕوویدا. دواتریش بە هەمان شێوە لە ناوچەی بازیانی نزیک سلێمانی. بەڵام هۆی سەرەکی ئەم جوڵانەوە و ئەم ڕاپەڕینە نەتەوەیی نەبوو بەڵکو دش بە بڕیارەکەی حکومەتی عێراق بوو کە بەرژەوەندی دەرەبەکەکانی دەخستە مەترسیەوە. لەلایەکی ترەوە چەند سەرچاوەیەکی ئینگلیزی و ڕووسی بوونیان هەیە کە بەپێی ئەو زانیاریانەی کە لەو سەرچاوانەدا نووسراون شۆڕشی ئەیلول دیوێکی تریشی هەیە. بەپێی ئەو بەڵگەنامە و نووسراوانە شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961 بە هەندانی یەکێتی سۆڤیەتی جاران دەستی پێ کردووە. ئەویش نەک لە پێناو بەرژەوەندیەکانی کورد بەڵکو بۆ ئەوەی قاسم سەرقاڵ بێت و کێشە بۆ وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا و ئینگلتەرا دروست ببێت و ئەو چاوەی کە لەسەر دروستکردنی دیواری بەرلین هەبوو کە لە 1961 بووە هۆی دابەشبوونی بەرلینی ڕۆژئاوا بەسەر هاوپەیمانەکاندا و کەوتە ژێردەستی یەکێتی سۆڤیەتی ئەو کات کەم ببێتەوە چونکە ئەو دابەشبوونە خەریک بوو بەرەو شەڕێکی خوێناوی دەچوو. لە راپۆرتێکدا کە جێگیری سەرۆکی دەستگای هەواڵگیری KGB ئەو کات بە ناوی پیتەر ئیڤاتیوش بۆ ناوەندی حیزبی شوعی سۆڤیەتی دەنووسێت لە 27 نۆی 1961دا دەڵێت دەبێت هەموو توانەکانی KGB بەگەڕ بخرێن لە پێناو دروستکردنی خۆپیشاندان بە کوردەکان لە دژی پەیوەندیەکان و سیاسەتەکانی عەبدولکەریم قاسم و هاوڵەکانی و هەروەها لە هیند و ئەندەنوسیا و ئەغڤانستان و چینیا و وڵاتانی تری هاوپەیمانی عێراقیش و هەروەها دروستکردنی پەیوەندی لەگەڵ بارزانی تاکو ئەو بتوانێت جڵەوی هەموو جوڵانەوەکە بگرێتە دەست و بارزانی ئاگادار بکرێتەوە کە کردەوەکانی زۆر بە وریاییەوە ئەنجام بدات تاکو رووسیا تێوە نەگرێت و تۆمەتبار نەکرێت. دەستگای هەواڵگیری KGB دەبێت مەشق و ڕاهێنان بە کوردەکانی رووسیا بکات کە پێک هاتوون لە 500 بۆ 700 کەس و بارزانی فێری هەندێک تاکتیکی سەربازی بکرێت. بە گوێرەی وتەکانی ڤلادیسۆلاف زەبوک ڕاپەڕینەکەی کورد هەرچەندە لە ناو خەڵکی ڕەسەنی خۆشیدا بوو بەڵام ڕێک لەگەڵ ستراتیژێتی سۆڤیەتدا بوو. لە تەموزی ساڵی 1994دا نووسراوێکی بڵاو کردوتەوە کە تێیدا دەقی یادداشتنامەیەکی دەستگای KGB بڵاو کردوتەوە کە ئەلێکساندەر شڵەیپنی سەرۆکی دەستگاکە بۆ خڕۆشۆفی نووسیوە کە ئەوی ڕاست پاردووە بۆ ئەوەی کێشە لە شوێنە جیاجیەکانی جیهاندا دروست بکات تاکو سەرنجی ئەمریکا و وڵاتە پاشکۆکانی بەلاڕێدا بەرێت. بەم شێوەیە شۆڕشی ئەیلول هەڵگیرسا و کوردەکان دەستیان کرد بە شۆڕشی دژ بە حکومەتی عێراق و ئەو هەموو کوژرا و بریندار و وێرانکاریەی لێکەوتەوە.